عزیزان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەیە قسە لەسەر بابەتێکی تەندروستێکین کە ڕەنگە زۆر کەسە بێ ڕوبەڕووی ئەم بابەتە بوو بێتەوە، ئەویش زرنگانەوەی گوێ. با بزانین هۆکارەکانی زرنگاندنەوەی گوێ پەیوەندی بە چیەوەیە. هەندێک کەس هەندێک جار بەردەوام حەز بەوە کات دەنگێک لە گوێایەتی تر ئەم دەنگە هەر کەسە و بە شێوازێک کەستی پێیەکە. با بزانین هۆکارەکانی چییە، چ نەخۆشیێک بە تایبەت ئەگەری ئەوەی هەیە کە هۆکار بێت بۆ ئەم بابەتە تەمەەن تا چەند پەیوەندی بە دروستبوونی ئەم حاڵەتەوە هەیە، خۆی نەخۆشییان نیشانەیە بۆ بوونی نەخۆشی و چارەسەرەکانی چۆن و بە چ شێوازێکە. بۆی لەسەر ئەم بابەتە زانیاری تاڵ وەرگرین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میانداری زۆر بەڕێز دکتۆر یادگار شەوقیمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و لووت و گوێ و جوانکاری و گێژبوونن. دکتۆریان سڵاو لێ بە بەخێر سەرچاوان. دکتۆر سەرەتا پێمان بڵێ زرنگانەوەی گوێ چی و بۆچی دروستە بێ؟ خۆی زرنگانەوەی گوێ هینێکی زۆر ئالۆز، ینی مۆزوعێکی زۆر ئالۆزە. ئەو چیە ئەحساسی ئەو کەسەیە کە تووشی یعنی بووینێک دروستەکە دەنگێکی ناخۆش لە گوێیا پیا ئەبێ تر ئایا ئەو گەنگە لە یەک گوێیا ئەبەیە لە هەر دوو گوێیە لە ناو سەریا نەوعەکەشی هەر یەکەی یعنی هەر کەسە و بە نەوعێک باسیەکە چۆنە مەسەن هەیە ئەڵێ مەسەن من وڕەور ئەکای جۆم، هەیەڵێ هاژە ئەکا، هەیەڵێ زیکە زیگەکە، هەیە بەعزێڵە مۆلیدەیە لە گوێما، بەعزێک هێڵێ وەکو سیسرکە. یعنی دکتۆر پێناسەیەکی تر هەیە نییە بڵێ ژاوە ژاو ناوی زۆر زۆرە، ناوی زۆر حتا بە عەرەبی بە ئینگلیزی بە کوردی هەرەکە ناوێژێ بێ ڕاست و ژاوە ژاوە وڕە وڕە هاژە هاژە ئەوانەیە. باشە دکتۆر هۆکارەکان با باسێکی هۆکارەکانی لە چێوە دەستکەن تەمەن بۆی هەیە؟ یەکەم جار بڵین ئەوانی کە زۆرترین هۆکاری تەمەن، مەسەن تەمەن کە مەسەن جۆت زەعیفە بێ. ئێمە کە گوێمان زەعیفە بێ ئەوانی کە ئەچێتە تەمەنەوانەیە ئەو زەبزەبانی کە دوورن ئەوانە زیاتر زەعیفە بن. جاکە ئەوانە زەعیفە بن ئەو هاژەیە دروزە بێت، ئەو زیکەیە دروست ئەبێت لەوانەیە. ئەمەیەکێ لە سەبەبەکان. سەبەبێکی تریشی ئەگەر هات و تۆ مەسەن لە شوێنێکا بیت لەپڕ دەنگێکی قایم بەرجۆت کەوت، مەسەن تۆ لێرە دانیشتووی یەکێ تەقەیەکە کالاتەوە، یەکێ مەسەن تەقینەوەیەک ڕوئەیە یا شتێکی هین دروست ئەبێت لە کتوپڕی ئەوەش لە پڕا دروستی ئەکات. ئەوە کاتی دروستیەکە دکتۆر یان بە بەردەوامیش یعنی بیستومان هەیە و توێتی تەقینەوەیەک بووە ئۆتۆمبیلێک تەقیەوەتەوە لە تەنیشتمیان لە کاتی تەقینەوەیەکە ئەڵە باوەڕکە تا ئێساش لە جۆمانەوە ئەوە هەیە تەکاتیە هەیە بە بەردەوامی ئەمێنێتەوە ئەمانە چکە لەوانەیە ئەو تەقینەوەیت ئەسی بکاتە سەروی کە گوێی زەعیفکە، یانیشە لەوانە بڵین گوێ زەعیفی ئەوە سەبەبێکە. سەبەبێکی تری مەشاکلی گوێ خۆی، مەسەلەن شەمعی گوێ، بەتەن یەکێک سێرەکی دەنگەدەنگێکی هەیە لە دووسێ مانگە شعورەکەم تۆزێ گوێم کپە و ئیزعاجم و یعنی ئەوانە سێرەکەی ئەو شەمعیتیایە ئەوە مەسەن کە بووی پاکەی تۆ گوێکەی زیکەکەی چاگە بێ، ئەوە سێکێکە لە سەبەبەکان. مەسەلەن پەردەی گوێکە درابێت مەسەن لە بۆی ئیلتیاب و هەو ئەکات، ئەوەش کێشێکە لەو سەبەبانی کە زیکەکە دروستەکە. گوێچکەی ناوەڕاستکە تووشی تەوازن و گوێچکە ئەبی ئەوەش هەرێکێکە لەو سەبەبانە. شەر نییە مەسەن من ئەمانی کە باسیەکەم ئەوەی کە پەردەی گوێی درابێ زیکە تووشی ئەمە بێ هەر کەسە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە مەسەن هەیە شەمعیشی هەیە و هیچ مشکلەشی نییە و بۆشی پاکەینەوە یەک دەقەش زیکە زیک دروست ناکە، بەس ئەمە وەکو سەبەبەکانێکی. باشە دکتۆر ئەوانەی کە بەرزی فشاری خوێنیان هەیە ئەمانە تا چەند ئەگەری توشبوونیان خۆ چاسی توشبوونیان بەم زرنگانەوەی گوێ هەیە ئەوانەی کە خۆیەوە لە هۆکارەکانەکە بازیەکەین. یەکێ لەوانە مەشاکلی سووڕی خوێن، مەسەنێکی کە زەختی زۆر بەرز بێ هاژە دروست ئەبێ، هاژەکە ئەو چۆن باسیێکاڵە وەکەوەی لەگەڵ دڵمان لێ ئەیە ئەوە ژێکێکە لە وەسفی نەخۆش. ئەڵێ من هاژە نییە و زیکە زیگ نییە، بەس گوێم لێ لە گوێمە لەگەڵ نەبزی دڵمایە نەبزی دەستی کە ئەگرێ لێ ئەیە. ئەوە یەکێ لەوانەیە کە زەختی زۆر زۆر بەرز بێ ئەوانەی توژە بێ، بەس هەر عینشت وتمان شەرد نییە، هەیە زەختی بەرزی شەو ئەوەی نییە. یا مەشاکل لە تەسەلوبی شەراینەکان ئەوانی کە تووشی تەسەلوبی شەراین نەبن ئەو ئینانە کۆ بێتەوە و چەوری وشت کۆ بێتەوە لە مولو لە خوێنەکانە ئەوەش دروستی ئەکا و هایە لە ئەسڵا ناڕێکی یعنی تەشەووی خوڵقی هەیە لە ئەو شەراینانی لە ناو جۆ و تەزویری جۆ و مێشک و شتەکەن
کیمکە بێ خوار ئەبێتەوە تۆزە سەریع خوێنەکە ئەڕۆ ئەمە زگماکیە بڵێ هەیە ناڵم هەیە لێ ئەیە مەسەرەن جاری وا هەیە چی ئەکاڵێ مەسەن من کە لێ ئەیە زەختەکەم لەم ئێرەم چکم لێرە ئەم شەریانێکمانەیە ئەچێت بۆ سەرەوە بۆ ناو جۆ مێشک و ئەمانە ئەڵێ کە زەختەکەمە سەری نامێنێ کە دەست لا ئەبم ئینە مەسەڵە سرم ئەچەمێنمەوە بۆچی تۆ ئەیگریت خوێنەکە ناڕوا بە سەریعی ئەمانە ئەوە ژێکێکە لە سەبەباکان سەبەبانێ دەرمان مەسەڵەن جورعی زۆری ئەسپرین ئێستا مەسەڵەن زۆر کەسێ ئەسپرین وەرەگرێ بەس ئەگەر جورعی زۆر وەرگری ئەو زیکەیە زۆر دروست ئازارشکێنیش وایە حەبەکانی زیاتر ئەسپرین مجموعەیە ئەنتیبایۆتیک هەیە مثلا علاجی التیابات مثلا تۆ قورگ دێشێ گورچیلەتە مەعیدەتە کۆتە ئەو عیلاجە دێنێ ئەوە دروست دەکات باشە لە دوای واسێنان لە دەرمانەکەی تر ئەوش نامێنێ خۆی ئەوەیە جارێ ئێمە ناتوانین بڵین کە وازیەنە چاگە بێت لەوانەیە کە وازیەنە فترەیەک و چا ببێ لەوانەیە بمێنێتەوە و بێتەوە بڕات بووی مثلەن حەبی بازی حەبێ بەکارهێنرێت بۆ زەخت و بۆ عەجزی دڵ ئامیزە پێ ئەکا زۆر و ئەمانە ئەو حەبانەش پێوتێت دایروتێک ئەوەی هینی میست ئەوەش زۆر ئەیکات یان جارەوە لە پڕایکە لەوان یەک حەب خۆی تۆ تووشی ئەو زیکەیە ببیتە حەبی ئەوانی بۆ شێرپەنجە بەکارە کە بەبەردەوامی ئەوەژی شکل لەو سەبەبانی زیکە دروست سترێس و نیگەرانی ئاستی ترمانەیە مەسەن بڵین ئەم شەویلگەکە هەیە ئەم شەویلگەی تەقەتەقی تایە ناڕێکە زۆر کەسمان هەیە ئەوەیە مەسەن بۆهۆی زەختەوە بەهۆی مەسەن قیژەکردنەوە یا خواردنێکی ڕق و ئینی خواردووە ئەمەی تێگەچێ ئەوە زیکەی بۆ دروستەکە سترێسیش زۆر ئەیکا خصوصەن کە منووسن قەلەقی کە ئابە ئەوە ئەیکا ئەوە ناتوانین دایرێک مباشرەتن بڵین هینەکە بەس ئەگەر تۆ معڕزبی کە زیکە هەبێ ئەو قەلەقیە زیایەکالێت بۆیە ئەوانەی کە زیکەزیکیانەیە زوربیان قەلەقن ینی ترساون لە دەنگەکە کە بیری لێ ئەکەنەوە زیا ئەبێلیان ئەمە زیانێکی مەترسیدارە دکتۆر ینی ناخسیارەکەم بە جۆرێکی ترەکەم زۆر جار بەداخەوە تونوتیژی قەت بنەبەر ناکری هیواداری نەمێنێ هەستەکەی کەسێک بەرامبەر بە کەسێکی تر تونندویژێکیان نواندووە زلەیەکی لیاوە یان چوزانم بە هەر زەبرێک بێ زەبرێک بەرگوێی کەوتووە تووشی ئەم حاڵەتان نابێ لەواچێ دادگا داوای راپۆرتێکی پزیشکی لە جەنابەت بکە بڵێ بەهۆی ئەو زەبرە بۆ ئەم پەردەی گوێی ئەم زرینگانەوەی بۆ توش بۆ یان شتێک لە بابەتە وەکو بابەتێکی قانونیش تەماشاکرێ ئەوەنە زیانێکی زۆرە خۆی ئەو زیکە هیچ زیانێکی نییە غێری ئەوەیە کە ئەوەی ئەو کەسی کە تووشی ئەبێت دەنگەکە بەعزێکی ئەوەنە لای ناخۆشە یەکێ بۆ یەکیش کەشێ مەسەن تۆ حساسی من بڵین هەمە جۆشی نایە مەسەن من خەڵەکەیە ئەڵە من 22 ساڵە 30 ساڵەوەم حیاتی خۆیە بابەڕێومانە هەیە مانگە تووشی ئەبێ سەری لێتەوە یەک ئەچێتە ئەم لە دکتۆرەکە فەحسەکە ئەتاچێتە لای دکتۆری دەرونی ینی کێشە بۆ خۆی دروستەکە چکە تۆ ئەو دکتۆری دەرونیە کە بڕات تۆگەر من حەبی هێور کەورە مایە ئەو حەبە خۆی لە خۆیان زیایەکە ئەو زیکە ئەو لە کاتێک زۆر مەترسیدارە مثلا بڵین ئەگەری زەبری بەرکەوت بێ چونکە سەبەب چییە مەسەلەن زیکەزیک لەوەش هادروزە بێ مەشاکلی مێشک یا حادیسا یا کەوتن یا لەو بە هەر جۆرە بێ کە مێشک عەزێتی بکە ئێمە کێت ئەڵە زیکەزیکم بۆ دروست بووە چونکە ئێمە نایبینین شتەکە لەبەرەوە من ناتوانین بە پۆلیزیا بڵین ئەم کەسە ئەم زەبرەی بەرکەوتووە زیکەزیکی بۆ دروست بووە چ کاتێک زۆر مەترسیدارە دکتۆر یەک شت هەیە بۆی کە خەڵک زۆرینە حاڵەتێکی زۆر نادر هەیە کە زۆر کەمە ئەویش وەرەمێک هەیە لە ناو گوێچکەی ناوەڕاستە گوێچکەی ناوەوە ئەو وەرەمە بە مروری زەمن زۆری ئەوێت تا گەورە ئەبێ وەلو وەرەمەکە خەبیز نییە یعنی بڵین کێشە بۆ دروستکا و خوانە خواستە وەکو بڵین سەرطان نییە وەرەمێکی حەمیدی پێ ئەڵێن ئەوە گەورە ئەبێ لە ناو گوێیە ئەو زیکەیە بە مروری زەمن دروست ئەبێ ئیجا ئینسان دائیمەن کە هین ئەکات کە کەی ئەڵێن بچیت مەسەن زوو دکتۆر بوو بینێ ئەگەر بێت و لە پڕ زیکەکە دروست بوو زۆر بەقووەت بوو یعنی وای لێ کردی یعنی سێرەکەی خۆشت نازانی چییە لەگەڵ یا جۆچکە و زەعیف بوو لەگەڵیا گێژبوونە بۆ دروست بوو لە لایەکیش بێ یەکدانیان مەسەڵەن ئەگەر زۆر وژەکە زۆر بەقووەت بوو یعنی وای لێ کردی تۆ هیچ ئیشێکە بۆ نەکراو گێژ بووی لەگەڵیا
ئەوە ببینرێ باشە ئەگەر وای لێ هات و جۆچکەی لەگەڵی شاوتی کبووە هەر ببینێ باشە ئەگەر هەرسێکیشی بەیەکەوە تووشە بوو لە یەک وەخدا هەر دکتۆرەکە بیبینێ باشە بۆ سەلامەتی و شتار هیچی کەنا دکتۆر ئەم زرنگانەوەیە لێ هەردوو گوێ ئەگەری ئەوەی هەیە دروست بیان لێ گوێ دروست بێ ئەو دووەم شتیش پێم بڵێ بۆ نمونە بۆ ماوەی چەند هەفتە بەردەوام بێت ئەم زرنگانەوەی ئاسایی ئەگەر کەسەکان نێن بۆ لای دکتۆر و چارەسەر وەرنەگرن بەڵێ خۆی ئەکەوێتەوە سەر هەیە مەسەن هەیەی زیکەزی وتە لە هەردوو گوێ دروست لە هەردوو گوێ یەکسەر دروستە بێ باشە یعنی شعوری پێکە ئەو کەسە هەردوو گوێڵێ هەمە هەیە بەس لایەکێتی ئەڵە وڵا ئەم لایەن باش بوو دوای مەسەن هەفتەیەک دوای ڕۆژێک دوای مانگێک دوای ساڵێک هاتە ئەملام هەیە لە ناو گوێایەتی ئەڵە نازانم جۆمە یا مێشکمە لە ناو مێشکی ئەڵی جۆم لە دەنگەکەیە ئەس کەسە و ناتوانێت ینی هاسێکی ناتوانێت تعبیری بکە و نازوانێت لی بقۆڵێتەوە بڵێ ئەمە کام گوێمەیانە بەس هەیە مەسەن یەکسەر ئەڵێ ئەم گوێمە یەکسەر نێنەوەیە دەنگەکە هەیە لێ ئەمەمە هەیە لێ لە هەردوو گوێیت هەیە لە نازانم لە ناو مێشکمایە باش ئاوایی تا چەند هەفتە ئاساییە گوێی لەم زرنگانەوە بێ و نەترسێنەیە بۆ لای پزیشک ئاخۆی هەیە مەسەن کە زیکەزیک دروزە بێ یعنی تقریبا وابزانام زۆربەی هەمومان بە شێوەیەک هەمان یعنی جۆمان لێ بووە لەو زیکەی مەسەن تۆ سێرەکەی هێدفۆنە زۆر بەکارهێناوە سێکی دوای تۆ شتێک دروزە بێ ئەچیتە سینەما مەسە سێکی کەپتە و سەوتە قایمەکە ییتە دەرەوانێ شتێک دروست دەبێ ئەچیتە کۆنسێرتێکەوە یاد ئەچیتە دەرەوە ژاوەژاوی بازار و ترافیک و ئەمانە بە شێوەیەک بەڵام ئەگەر هات و بەو شێوەیە بوو کە بەقوت بوو ببینرێ باشتر هەسا کە هەیەی مەسەرەن گوێی نەیاوەتێ گوێی نەواتێ وڵام من دوسێ ساڵەوام دوای دوسێ ساڵی کەیە بۆ لامە ئەڵێ بەزام چێ لاوانێ شتێ بخوێنێتەوە هینێ بقات هینی کانی بیکات و ئەڵێ ئەم زیکەیەمەیە من دوسێ ساڵە ئەرێ با دکتۆرە بمبینە بزانم چییە مەسەلە پەیوەندی بەشتی ترەوە هەیە مەسەڵەن جیوبەکان جیرانی جیوبەکان خۆی ناڵم ئەوانە هەمووی بڵێ بڵێ هەموو تەسێگەیانی سترێسە قەلەقیە مشکلی ئەوەیە فقرات مەسەن هەیە مشکلی فقراتی مل بە تایبەتی تەشەنوجاتی مل ئەوە زۆر 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 زیای ئەکات لە نووسن مەسەلەن هەیە مەسەلەن نانوێت نووسنی کەمە ئەوانە زۆر 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 چکە تەماشاکەی مەسەن ئەوانی کە نووسنیان کەمە کە ئەچن ئیژ ئەکەن لە ئیشەکە ئاگان لێ نییە بەس کێنە ماڵەوە جەوەکە هادی ئەبێتەوە گویان لێ باشە دکتۆر پیری و بەتەمەنی و ئەم بابەتانە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم دروستبوونی ئەم دەنگە بەڵێ خۆی پیرێکە ئێوەتمان باسەکە سەر و 50 ساڵوانێ سەر و 55 شاز زیاتر ئەوانە بڵین لەوانەیە گویان زەعیف بێ ئەو فریکوێنسە دوورەکان زەعیف ئەوە دروستی ئەکا ئەوانش مەساوی کە لە تا ئەچنە تەمەنەوە تووشی لەوانێت تەسەڵوبی شەراین وشت بن دروستیەکە عادەتەن لەوانەیە ئەوانە زوربیان زەختیانە بێ لەوانێت دروست بێ بۆیان ئەوەیە ئیجنا مەسەن دیکەسی حەقینێ بڵی بە زۆر بەتەمەن یەکێک لە هۆکارەکان باست لە ئەو مۆمە کرد کە لە گوێ هەیە بڵێ ئەمە بۆ هۆکارە بۆ دروستبوونی دەنگ دکتۆر منە دەریکەین باشتریان لە ناو گوێ بمێنێتەوە بۆی تووشی تۆ ئێستا مەسەن تۆ کەی ئەو مۆمە دەرەکەی مەسەن من لەوانەیە هەمومان هەماناوە دکتۆر دوای خۆشتنی هەمووی ئەم چیلکەی گوێپاکەڕی ئەوە غەڵەتەوە زۆربەی وا ئەو زیکەیە دروستەکە دوای خۆی ئەشوا مۆمەکەی هەیە بەس نەبۆتە هۆی ئەوەی کە گوێی کبکە و ئیزعاجیکە ئەچێ ئینەکە بەکارهێنێ کاتێک گەزانی ئەڵەی گوێم کە بوو بە زیکەزیک ئەو وەختا ئێمە ئەتوانی کە پاکی ئەەکەینەوە و گوێینی ینی مشکلی ئەو شەمعی لێ لای ئێوە شەر پاکردنەوەنی ئەو مۆمە دەرناکەن بۆ چێوی پزیشکەکان باشە و ئەمەی خۆیمان هاوڵاتیان کە ئەم گوێ پاکەرەوە بەکارێنین خراپە ئەوە خراپە بۆ چکە تۆ کە ئەو شتە بەکارێنی چانسی ئیلتیابی جۆ زیاکی ئەشی بیتە ناوە ئەشی بیتە ناوە یعنی تۆ ئێمە بەو هەموو لای توشتەوە کە سەیری بە حەزەرەوە ئەو مۆمە دەرەکەین تۆ بچی لێ خۆت بۆ خۆتی دەرکەیت و نایبینیت و ئەمانە ئەوە کێشە دروزەکەی بۆ باشە دکتۆر گەنجان زۆر ئێرپۆد و هێدفۆن و ئەم بابەتانە زۆر بەکارەهێنن ئەمانە هۆکارە بۆ دروستبوونی ئەم زرنگانەوەی گوێ وەکو بازمان کرد ینی دەنگی زۆر بەرزیش دەنگی بەردەوامی مەسەن زۆربەی کەس کێ زۆر تووشی ئەبێ مەسەن ئەوانەی کە بڵین لە لە ستۆدیۆ مایک زۆر بەکارێنین مەسە ئەو برادرانی ئەوە معدل مایکەکەیان لە گوایە تۆ معدل ئەو سەوتە بەری دەماری جۆکە ئەکەوێ
مثلا ئاسنگەر يعني بۆی مەش خراپە دکتۆرە متفۆن بۆ هەمومان ئێرپۆد و سەمەسەن گەنجێسم 24 ساعتە لە گوێیاتی زۆ زۆ خراپە ئاسنگەر مەسەن ئەوانەی لە مەتارە ئیژەکەن لە ساحەکە هات دەنگی تیارە ئەوانەی زیاتر دڕیل بەکارهێنن ئەوانەی لە ناو شوێنەکە ئەژین کە مۆلی دەلایەنەوە ناڵم سەوتی دائیمی بەردەوامی ئەو زیکەیە دروزە بێ بە شەرتیش نییە یعنی من نەخۆشم بینیوە 30 ساڵە دڕیل بەکارهێنێ ئەوە نەش زیکەی دروست نەبوو بووی ئەم دوخڵەکەی ماوانە با باسێکی چارەسەرکەینەوە دوورکەوتنەوە لەم بابەتانە بۆ خۆی چارەسەرێکە بەڵام وەکوتر چارەسەرەکان چی چارەسەرەکان بەسەری ئی طبعا چارەسەر ئەشکال ئەنوا چارەسەر پیا بووە بەیەکجاریە دکتۆر یەکجارینێ نەخێر هەندێک حەب هەیە بعضێک ئیسفادەکە بعضێک کەس نیکە بعضێک لە 150 بعضێک لە 100 بعضێک لە 100 مەجموعەیە حەبە زۆر ناتوان بڵین بازیکەین هەندێک هەیە دەنگیان ئەیەنێ لە ئەپلیکیشنە دا بەزێنی ئەو سەوتە دانی لای خۆتەوە لەباری جۆلۆبێ جۆلۆبێ لەوانێ سەوتێکی مۆزیقابێ لەوانێ سەوتێکی هاژەی بەحر بێ لەوانێ سەوتێکی خۆش کە تۆ پێی مرتاحی ئەوەش هەر نەوعەنما بەعزە ئیسفادی لێکە هەندێک هەیە هینی بووەکەی مەسەن هینێکی دەرونی بووەکەی قسەی لەگەڵەکەی بیری ئەبیتەوە آخر تەکنەلۆژیا ئەوەی کە ئیتر بڵین ئیسفادەی زۆر زۆرە ئەو سەماعانی گوێبیستانی کە بەکارێت بۆ زعیفی جۆ ئێستا پرۆگرامێکیان تێکردو پرۆگرامی ئەو زیکە زیکەیە من چۆن تەختیتی جۆکەم بۆ تۆ ئاینشە تەختیتی زیکە زیکەکەم بۆت سەوتت ئێمێ ئۆمانە ئەو سەوتەکە گوێ لێ بێ ئەڵێم ئەمەیە تۆڵینە ئەڵێ ئەمەیە ئەمەیە ئەڵێ ئەوەیە وەڵای دکتۆر ئەو سەوتەیەکە لە گوێما هەیە کە ئەو سەوتە ئەدۆزمەوانێ سەماعەکەت بڵین ئێمێ ئەکتیوی ئەەکەم ئەو پرۆگرامە لە سەماعەکە تۆ ئیکەیتی گوێتەوە بە مروری زەمن لەوانێ 6 مانگ ساڵ دوو کۆنتترۆلی ئەو زیکە زیکاکە خۆی بۆ ئەو کەسانە مشکلەیە مەسەن کە دەوامیان زۆرە مەسەن بڵین مۆزاف تەلە بەشت ئەو زیکەی وای لێکان نەسەعی بۆکرێ یا ژیانی ئەبا بەڕێوەنە ئەوانە ئەی کاتێک گوێی کە ئەوای کاتە گوێی مرتاحە کۆنتترۆلی ئەو زیگەیەکە ئەوە آخر تەکنۆلۆژیایە کە بۆ ئەو هاژوو جۆ دەست خۆش زانیارەکان دەست و چاو خۆش دەست خۆش ماندوو نەبی